ئازیزەکانم خوشک بەرابەر ڕێزەکان، ئینسانی مسلمان خاوەنی ئەخلاق و ڕەوشتی بەرزە هەردەم. بەرزترین و جوانترین ئەخلاقەکان لە ئیسلامایە و ئەبێ لە ئینسانی مسلمانیشە هەبێ. لە گرنگترین ئەخلاقە جوانەکان وەفایە. کەسێ متمانە بە تۆوەکە، هەر کەسێکە کچێکە متمانە بە تۆوەکە، هەندێ ئەسراری نهێنی خۆی بە هەڵەیەکە بە هەڵەوە، یعنی چونکە پەیوەندی نێوانی کچ و کوڕ لە غەیری دەرگای زەواج بە تەئکید حرامە. هەندێک نهێنی بە تۆوەدا یان بە پێچەوانەوە، کوڕ هەندێ نهێنی خۆی ئەخاتە لای ئافرەتێک، برادەرێک نهێنیەکی خۆی بۆ تۆ باسەکە، بۆ تۆ ئەدەرکێنێ، هاوپیشەیەکت، یعنی هەر کەسێک حتى تەنانەت غەیرە دینیش نهێنیەکێکەوێتە لای تۆ. تۆی مسلمان ئەبێ نهێنی پارێز بی، تۆی مسلمان نابێ ئستغلالچی بی، تۆی مسلمان نابێت ڕۆژێ لە ڕۆژان ئەو نهێنیە بەکاربێنی بۆ ئستغلالکردنی ئەو شەخصە، بۆ ئیهانەکردنی، بۆ زەلیلکردنی لە ژێردەستا، بۆ بەکارهێنانی خواپەناماندا بۆ کاری خراپ. ئەمە تاوانێکی زۆر گەورەیە. واللهی لە گەورەترین تاوانەکانە ئەوەیە کە تۆ نهێنی کەسێ بەکاربێنی بۆ زەلیلکردنی ئەو کەسە، بۆ ئەوەی وای پێ بکەی شتی حرامی پێ بکەی، شتی گوناحی پێ بکەی. یعنی شتی وا ئەبیسمەوە زۆر سەیرە. یعنی خەڵکێک زۆر ئەمڕۆ گیرۆدەی ئەوە بووە، کچ جاری وا هەیە گیرۆدەی دەستی کوڕێکی هەلپەرست بووە یان بە پێچەوانەوە، جاری وا هەیە کەسانێک خۆیانیان کردوتە کچ، پیاوێکی فەقیریان ئستغلال کردووە و هەندێک نهێنی ئەو پیاوەیان کەوتۆتە ژێردەست بەکاری دێنن بۆ کردنەوەی پارە و ئەو شتانە لی. ئەنی لە ڕاستی ئەمە لە تاوانە هەرە گەورەکانە، لە تاوانە هەرە گەورەکانە. دڵنیا بن ئەمە ئینتیقام تۆڵەکردنەوەی خوای لە دوایە. هەر لەم دنیاە خوای تەعالا جاری وا هەیە بە زووترین کات تۆڵی ئەو شتانە ناکاتەوە. بۆیە ئاگاتان لە خۆتان بێ، زوڵم لە کەس مەکەن. حەیفە کەسێ متمانەی پێکردی تۆ بێوەفابی و متمانەکەی ڕەتکەیتەوە و خیانەتی لێ بکەی. حەیف. ئەوە ئینسانی مسلمان نییە، هەر کەسێک هەیە بەس نابێ مسلمان بێ، ئەو کەس نابێ مسلمان بێ. بۆیە ڕجاءن بەزەیتان بە خەڵکا بێتەوە، بە تایبەت بەزەیتان بە ئافرەتێکا بێتەوە کە بە کچێکا بێتەوە کە سقەی بە تۆ کردووە. تاوانێکی زۆر گەورەیە. یعنی کچێ سقەی بە تۆ کردووە، ئەگەر چی غەڵەتە، وەکو دووبارەیەکەمەوە تاوانە، ئەوە غەڵەتە، هەڵەیەکە لە نەفامیا کردوێتی، بەهۆی هەر وەزعێکەوە کردوێتی، لە نەزانینەوە، بە هەر شێوەیەک. یعنی ئەو هاتۆ متمانەی بە تۆ کردو و تۆش ئەو پەڕی خۆت کردوتە جێی متمانە، دوای ئەوەی کە سڕ و نهێنەکانی کەوتە ژێردەست تۆ ڕێی خیانەتی لێەکەی. لا حول ولا قوة إلا بالله. حەیفە بەو کەسانە بوترێ مرۆڤ نەک مسلمان، چونکە ئەسڵەن ئەوە لە مرۆڤایەتیان نییە، یعنی نەک لە ئیسلامەتیە. لە هیچ مرۆڤێکی سەر ئەم زەمینە نییە ئەو کارە بکاو بڵێ من مرۆڤم. ئێتر چجا کەسێک کە بڵێ لا إله إلا الله محمد رسول الله